دامەزراندنی ئەم کارگەیم دەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵی 2015 کەم کات کوردستان لە قەیرانێکی زۆر سەختدا بوو و سەرڕای هاتنی تیرۆریستانی داعش. ئێمە توانیمان هەموو بربەستەکان بشێنین، توانیمان کارگەیەکدا بمەزرێنین. پێشتر ئەو ماوەدانی کە ئێمە هاوردە دەکەین پێشتر لە وڵاتی تورکیا دروست دەکران، سەرڕای تێچوویەکی زۆر و وەختێکی زۆریشی دەویست ئێمە توانیمان ئەو کارگێدا بمەزرێنین بۆ ئەوەی ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکەین، بۆ ئەوەی بە زووترین کات ببنە خاوەن پەردەی زیبرا. ئێستا ئێمە لە کارگەی خامی دروستکردنی پەردەی زیبراینە کە لەم کارگەیەدا چەندەها جۆری پەردە بەرهەم دەهێنرێتن و بۆ دروستکردنی پەردە پێویستیمان بە چەند قۆناغێکی جیاواز هەیە کە لە پەمۆیەکە دواتر دەبێتە داو کە لەسەر ئەم داوە دواتر کە لەسەر ئەم دەستگایانە تەواو بوو هەستان بە دروستکردنی قوماش کە ئەو قوماشە زیبرایە کە خەڵک داوای کردووە بە پێی ستاندەردی جیهانی دروست دەکرێتن. دواتر دێن لە بۆ قۆناغی دووەم کە لە ڕێگای ئەم ڕۆڵانەوە هەمووی دەگوازرێتەوە، دێدن لەسەر ئەم جیهازە لەسەر ئەم ئامێرە کە درێژی نزیکەی 50 مەترە دەشورێتن و خاو دەکرێتەوە. دوای ئەوەی کە لە چەند قۆناغێکی جیاواز دەکا بەرهەم هات و دروست کرا ئەم جۆرە قوماشەکە داوا کرابوو لەلایەن ئێمەوە، دێت بە دروستکردنی تۆپ کە قوماشەکە دەپێودرێتن و وەزن دەکرێتن و بارکۆدی لێ دەدرێتن کە ئەم جۆرە قوماشە هەر جۆرە شخصێک بێتن و دواتر لایلۆن دەکرێتن و کەپس دەکرێتن و ڕەوانی هەرێمی کوردستان دەکرێتەوە. دوای ئەوەی کە لە چەند قۆناغێکی جیاوازدا ئەم جۆرە قوماشە بەرهەم هات و دروست کرا، دێن لێرە بە تێزکردنی ئەم جۆرە قوماشەکە ئایا هیچ جێگایەکی کونە یان هیچ خەلەلێکی هەیە، هیچ کێشێکی نییە. دواتر ئەم جۆرە قوماشە لە ڕێگای ئەم جۆرە کارمەندانەمە کە لەسەر کۆمپیوتەر ئامار دەکرێتن و وە دەپیودرێتن و وەزن دەکرێتن و بارکۆدی بۆ دروست دەبێتن کە ئەم جۆرە بارکۆدا بۆ ئەو جۆرە قوماشانەیە کە لەلایەن ئەم جۆرە کارمەندانەمان دروست دەبێتن و دواتر ئەم قوماشە ڕۆڵە دەکرێتن و لایلۆن دەکرێتن و دەچێتە ناو ئەو تۆپانە کە لە ئەو تۆپانەشدا دەچێت بۆ قۆناغی مەخزن لە مەخزنیشدا دەمێنێتەوە. دوای ئەوەی کە هەموو قوماشەکان پێکەوە گەیشتن بە ناو مەخزنەکە کە هەموو مەوادەکان حازر بوو دواتردا گوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان. لەلایەن ئێمەوە لە هەرێمی کوردستانیش بە چەند قۆناغێکی تر دروست دەکرێتن و بۆ هاوڵاتیان دەگوازرێتەوە بۆ ماڵەکان. لە کارگەکەمان جۆرەها پەردە دروست دەکەین. پەردەی سادەمان هەیە، گولدارمان هەیە، پلیسەمان هەیە، دەبل ستۆرمان هەیە، توول و ستۆر و چاپکردنی وێنە تقریبەن بۆ یەکەمین جارت لە کوردستان شتیوە هەیە پەردە لەسەر ستۆر و لەسەر زیبرا تەبع دەکەین. ئەو جیهازەمان تازە هیناوە تقریبەن مدەی 6 مانگە، جیهاز UV پێ دەرێن تەبع دەکاتن پەردە لەسەر ستۆر و زیبرا.
ڕۆژانە ئینتازمان 200 پەردە تاکو 300 پەردەمان هەیە یعنی تقریبان دەگاتە 1000 متر ڕۆژانەمان دەتوانین دروستی بکەین و پرۆژەشمان هەیە ئیشاڵە لە داهاتوو شتی زۆر مۆدرن و تازە دەینە بازار ئیشاڵە بەرهەمەکانمان تەوزیعی سەربازارەکانی کوردستان دەکەین و هەموو پارێزگاکانی عێراق و تەڵەبیاتیش هەبووە لە دەرەوەی عێراقیش بۆمان نردونە بۆ دەرەوەی عێراقیش و ئەو بیرۆکەمان هەیە کە ڕۆژ بە ڕۆژ کارگەکەمان بەرەو پێش ببین. بەیانیان کە دەین بۆ کارکردنی کارگەکەمان هەڵدەستین بە وەرگرتنی ئەو قیاسانەی کە مشتریەکانمان بۆمەیان نردووە دەین بە داخلکردنی قیاسەکان لەسەر ئەم وەسڵانە هەر کەسە و هەر شەخصە و هەر دەستگایە و وەسلی خۆی هەیە دواتر دەین بە داخلکردنی بەرنامەی داتاپەیس کە داخلی ئەو سیستەمە دەکرێتن ئەم کۆدانە بەپێی ئەوەی کە قیاسی بەرزی و پانی ئەوان هەمووی داخل دەکرێتن لەسەر ئەم بەرنامەیە کە هەر ڕۆژێک مەسەلەن پاش ساڵێک 2 ساڵ 3 ساڵ کە هەر مشتریەک داوای ئەو کۆدانە بکاتن یان ئەم جۆرە قیاسانە بکە ئێمە دەتوانین بۆی دەربێنین و لە ڕێگای ئەم بەرنامەیەدا دواتر کە داخلمان کرد ئێمە هەڵدەستین بە تەبعکردنی ئەو وەسڵەی کە مشتریەکە داوای ئەم قیاسانەی کردووە هەڵدەستین بە تەبعکردنی ئەم وەسڵە دوای ئەوەی کە وەسڵەکەمان تەبعکردی مشتریەکەمان دواتر دەین بە تەبعکردنی ئەم بارکۆدە کە ئەوەش لە خۆی دەگرێت ناوی کڕیارەکە یانەوەتە کۆدەکە یانەوەتە پانی و بەرزیەکە و هەر تێبینیەکمان هەبێت لەسەر ئەم بارکۆدە تەبع دەکرێت و هەر پەردەیەک لە ماڵەکان بێ یان لە دام و دەستگاکان بە لۆگۆی ئێمە لەسەر ئەم بارکۆدە دەناسرێتەوە. دوای ئەوەی لە قۆناغی کۆمپیوتەر کە قیاسەکانمان داخلکرد ئێمە دەین بە داخلکردنی ئەم قیاسانە لەسەر ئەم تەختەیە بەس پێویستیمان بە قیاسی پانیەکە دەبێتن بۆ ئەلەمنیۆم بڕینەکە و بەپێی ئەوەی کە لەسەر ئەم تەختەیە داخل دەکەین بۆ ئەوەی کارمەندەکانمان بە زووترین کات قیاسەکان ببڕن و تەنسیق دەکرێتن لە هەر ڕۆتەچی 6 مەتری بۆ ئەوەی خەسارەی کەم بداتن لە هەر ڕۆتەچی 6 مەتری تەنسیق دەکرێت بەپێی ئەو قیاسانەی کە دەربچێت. لەم قۆناغەدا دەین بە بڕینی ئەلەمنیۆم کە لەسەر تەختەکە ئەم قیاسانەمان هەمووی داخل کردووە دەین بە بڕینی ئەلەمنیۆم کە جۆرەکانی لە کاسە پێک دێت لە کاسەی گەورە و کاسەی بچووک و بۆڕی و وەشیتە و بۆڕی کە ئەم جۆرە کاسەیە بەکاردێت بۆ هەڵواسینی پەردەکە و داپۆشینی پەردەکە و دواتر ئەم جۆرە بۆڕیا بەکاردێت بۆ خڕکردنەوەی پەردە و ئەم جۆرە ئەلەمنیۆمانەش بەکاردێتن بۆ کورسی پەردەکە بۆ ئەوی پەردەکە بەڕێکی بوەستێتن دوای ئەوەی کە قیاسەکانمان نووسی دەین بە بڕینی قوماشەکە لەلایەن کارمەندەکانی ترمان. کاک بەشیرە و پردانە یوسفسی تا ڕێدەنی لە مدەی 3 ڕۆژی لەبەی تاواکەین ئەو قیاسانەی بۆ دروستکەن و دەبێ بۆی بگەینینەوە دەست دوای ئەوەی کە قیاسەکانمان لێرە داخل کرد لەسەر ئەم تەختەیە هەڵدەستین بە داخلکردنی پانی و بەرزیەکە و کۆدەکە یانەوەتە پەردەکە لای ڕاست و لای چەپ و لە ناو یەک کاسە دەتوانین بە 2 پارچە دروستیکەین ئێمە هەڵدەستین بە داخلکردنی ئەم کۆدانە لەسەر ئەم تەختەیە دواتر هەردەستین بەهێنانی ئەو کۆدەی کە لە لای مشتریەکانمان لەلایەن دام و دەستگایەکانمان داوا کراوە ئەم کۆدانە هەڵدەستین بەهێنانی لەسەر ئەم دەستگایە کە بڕینی لەلا یەکەم جار یەکەم مەرحەلە دەین ئەگەر بۆ نمونە پەردەکەمان 2 مەتر بەرز بێ ئێمە دەبێت 4 مەتر قوماش ڕایکێشین بۆ ئەوەی پەردەکە دەبێت بە 2 بەش بە 2 ڕوو دوای ئەوەی کە پەردەکە بڕیمان بەرزیەکەمان بڕی دەین بە بڕینی پانی قوماشەکە
کە پانی قوماشەکەشمان وەرگرت و تەواو بوو هەر دەستین بە لێدانی ئەم بارکۆدا لەسەر ئەم قوماشە. بەرهەمەکانی ئێمە بە کوالیتی زۆر بەرز دروست دەکرێن کە ستانداری جیهانیان هەیە. ئەو ماوەدانی کە ئێمە هاوردە دەکەین لە دەرەوەی وڵات باشترین قوماش و ئەلەمینیۆم هاوردە دەکەین لە کارگە بەناوبەکانی دەرەوەی وڵات. ئێمە وەکو کارگە کێشەی سەریکەمان ئەوەیە کە قوماش و خامی پەردە لە دەرەوەی وڵات هاوردە دەکەین. سەرڕای کاتێکی زۆر و تێچوێکی زۆریشی دەویست، بۆیە پێشنیار دەکەم بۆ لایەنی پەیوەندیدار کە هەستێ بە دامەزراندنی کارگەیەک بۆ دروستکردنی خامی پەردە بۆ ئەوەی هەموو کارگەکانی ناوخۆی هەرێمی کوردستان سوودمەند بن لە دامەزراندنی ئەم کارگەیە، چونکە ماگانە بە ملیۆنە دۆلار دەڕوا بۆ دەرەوەی هەرێمی کوردستان کەم کاتیش پەردەی ناوخۆ بەکاردێت و ئەم داهاتە دەگەڕێتەوە بۆ ناوخۆی وڵات. دوای ئەوەی کە قیاسەکانمان بڕی هەڵدەستین بە هێنانی ئەو ئەلەمینیۆمەی کە بڕیمانە ئەو قوماشەی کە هێناومانە لەسەر ئەم بارکۆدا بەپێی ئەم بارکۆدا ئەڕۆین دەین بە هێنانی ئەلەمینیۆم کە نەفسی قیاس بێت لەسەر پانیەکەی هەڵدەستین بە باند لێدانی کە دوو زۆرە باندمان هەیە باندی یەکەمیان ڕقم هەفتە باند دەکەی تریان ڕقم دەیە ئەو باندی ڕقم هەفتەکە دەین بە دروستکردنی ئەم بۆڕیەکە بەکاردێت بۆ خڕکردنەوەی پەردەکە. لای دیوەکەی تری پەردەکە دەین بە تێکەڵکێشانی لەگەر ئەم زۆرە ئەلەمینیۆمە کە پێی دەڵێن کاسە بۆ ئەوی قوماشەکە هەڵبواسرێتن و خڕ بکرێتەوە. دوای ئەوەی کە پەردەکە لە قۆناغی باند لێدان تەواو بوو دێ بۆ قۆناغی تەرکیبکردن. لە قۆناغی تەرکیبکردن دێت بە لێدانی ئەم جۆرە قەپاغانە کە لە لای ڕاست و کە لە لای چاپ بەکاردێت و ئەم جۆرە زنجیرانەش کە دەتوانێت هەر بەپێی ئەو مشتریانێک کە داوا دەکەن ئایا لەو ماڵانە زنجیری ڕاست یان زنجیری چەپ بەکاربێنن ئەگەر زنجیری ڕاست بێەوە لە لای زنجیری ڕاست بەکاردێتن ئەگەر زنجیری چەپ بێەوە لە لای چەپ بەکاردێتن بەڵام لەسەر بارکۆدەکە نووسراوە بەپێی ئەم بارکۆدە دەڕۆین. دواتر تێبینی لەسەر ئەم بارکۆدە هەیە ئایا ئەم بارکۆدە دیکۆری هەیە یان ئەوەتە دیکۆڕینە ئەگەر دیکۆری هەبی ئەوە دێن بۆ دروستکردنی دیکۆر ئەگەر دیکۆریشی نەبێ ئەوە دەڕوا بۆ قۆناغی تێزکردن.
دوای ئەوەی کە پەردەکە لە قۆناغی تەرکیبکردنەکە تەواو بوو دێین بە قۆناغی دیکۆرکردن. ئەم دیکۆرە کارێکی دەستیە کە لەلایەن ئەم کارمەندانەمان دروست دەکرێتن و بە شێوازێکی مۆدرن و پرۆفیشنال دروست دەکرێتن. هەڵدەستین بە تەنسیقکردنی ئەو مۆریانە لەگەر ئەم جۆرە قوماشە بۆ ئەوەی ڕەنجی بە شتێکی جوان بۆ ئەوەی کە ئەم جۆرە مۆریە لەگەر ئەم جۆرە قوماشە ڕەنگی تێک بکاتەوە بە شتێکی جوان پێشکەوتو دروست بکرێتە. بەشێکی تر لە کارگەکەمان کە ئەویش ئەو جیازەیە کە تەبع دەکاتن تەبعەکە یوڤە کە ئێمە هەستین بەهێنانی ئەم جیازە لە دەرەوە کە جاران خەڵک هەموو ڕووی لە دەرەوەی وڵات دەکرد بۆ تەبعکردنی هەر جۆرە وێنەیەک و لۆگۆیەک با تەبعی دەکرد. ئێمە هەستین بۆ بەرژەوەندی خەڵک هەستین ئەو جیازەمان هێناوە بۆ ئێرە هەر جۆرە وێنەیەک بیتن هەر جۆرە لۆگۆیەک بیتن ئێمە بۆ هاوڵاتیان لە کوردستان تەبعی دەکەن. دوای ئەوەی کە پەردەکانمان لەلایەن کارمەندەکان قۆناغ بە قۆناغ تێپەڕی دێین بە تێزکردنی ئەو پەردانە کە ئەوەش قۆناغی کۆتاییە کە ئەو پەردانە تێز دەکرێت ئایا ئەو پەردە خەلەلی هەیە یان ئەوە تا کون کرایە ئەگەر هەل خەلەلە چێبیتن ئەوە دەگەڕێتەوە لای کارمەندەکانمان ئەگەر خەلەلیشی نەبی ئەوە تێز دەکرێت لایلۆن دەکرێتن و ڕەوانە دەکرێتەوە بۆ شوێنەکان.